ئەم کاتتان باش و ماندوونە بن هاوڕێیان. ئەمڕۆکە لەگەڵ هاوڕێم کاک هۆگر برایم بەرنمەیەکی زۆر تایبەت پێشکەش دەکەین لەسەر ئەو قۆناغەی کە لە تورکیادا لە نێوان دەوڵەتی تورکیا و بەڕێز ئۆجەلان هاتۆتە ئاراوە ئیتر دوای 26 ساڵ لە زیندان ئیتر دەبینین هەڵمەتێکی دیکە ئەمجارە هەم لەلایەن دەوڵەت و هەم لەلایەن بەڕێز ئۆجەلانەوە ئەنجام دەدرێ. بێگومان ئەمە تایبەتمەندی خۆی هەیە، تایبەتمەندی ئەم قۆناغا زۆر گرنگن. هەواڵن هێژا هون بەخێر هاتم سەرچاوان ئیرۆکە ئەم بەرنمەیەکی دیکەن ئەو بەرنامە بەزاراڤەیە کورمانجی دەبە هەواڵێن کو نها لەبێ درێ ئامادەنە لە کەرەما خۆ هەوڵ بدەن لایک بکەن بەڵاو بکەن پارڤە بکەن ئەم بە کورمانجیەکی وسا داعافن و هەواڵێن کو کورمانجی نزانن ژما فام بکەن ژخوا کاک هۆگر وەستایەکی باشە لە سوورمانجی بە ساڵان بە هەردووکان ڕ ئیدیکار کردە و گەلک جارنا بووە حاکم دەناوبەراواندا زمانی هەردوویانجی باش دەزانی. کاک هۆگر تو بخێر هاتی. گەلێکی سپاس کەکەیوە سپاس بوویتە و بوو ئەو هەواڵێن کومە لمە بنێرن و یەنک و پشتیژی بێ بەرنامە بنێرن. بەڵێ کاک هۆگر ئەم دە پێواژوەیەکی دانا یعنی گەلک جارناژوێ پێواژوێرە تێگوتن کو پێواژوەیە پۆست هەفتی ئۆکتۆبر و دە هەمان دەمێدا ئەس باوەڕم دوو تەژی لە تەلەڤیزیۆنێ دیت و جارە یەکەمینە لە تاریخە ئەمریکایدا حتا لە تاریخە دنیایدا کو ئەمریکا میوانێکی خوا هاوپەیمانێکی خوا داواتی کۆشکە سپی بکە و لەوەر بەوی ڕەنگی لە بەرچاوێ وەقاسی ئینسانە لە بەرچاوی وەقاسی کامێرایان حەقارەتێ پێ بکە و ئەو نیشان دەدا کو سیستەماک و ئەم تێدا دژین سیستەمێکی تەمامەن جودایە لە دیرۆکێدا نهاتێ دیتن بە تایبەتیژی لە 100 ساڵی بۆرتیدا نمونێوی میناکەوی بەلکی قەت نەبوو بێ بەوی ڕەنگی و لە ڕۆژهەڵاتە ناوینجی تو دبینی دەوڵەت بە ئاڤایەکی پڕپڕکەیفی دەکارن ئێرش بکەن سەر هەفتوو بێک و ئیدی ئاستەنگەکە لە پێشیاوان هەبی بێک و فەدی بکەن بێک و شەرم بکەن بێک و لە ڕێز لە سازیەکی مینە نەتەوێن یەک گرتی بگرن و دەوڵەتێک دکارە بچە وڵاتێکی دنێ بێژە پۆلیسێتە بلا لەوێ گەڕەکێ لەوێ محلێ هەبن بلا لەوێ محلێ دنێ نەبن بەوی ڕەنگی ئیدی ئەم دەڕەوشەکی وسان دەڕەوشەکی وسادا ئیدی مەلێنەری دوو ڕۆژ بەریانەها ڕێز دەر ئۆجەلان داخێن یەکدا ئیدی ئەو داخیانی دەمەکی درێژە ئامادەکاری ژێرا تێکردن و ئەو داخیانی هەنێک مرۆڤ تووشی شۆکردن و هەنێک مرۆڤژی بێگومان لە سەروێ هێژی بەردەوام دەکەن داعافن حتاکو ڕۆژ دەچێ سعات دەچێ تارماییێن لە پشت vê meseleyê de rûntir dibin zelal dibin yani tiştên ku pişt perdê zelal dibin rûntir dibin. Niha îro em naxwazin li ser meseleyên siyasiya rût siyasiyên sade em biaxivin ji bo ku taybetmendiyekî vê kanalê tu bi xwe jî ew e ez bawerim ew taybetmendiya wê jî ku em ji siyaseta rojane û siyaseta rût birevin em behsa tiştên stratejîk bikin. Tiştên stratejîk divê pêvajiyê de çin e û yani li şûna ku ajbetala an jî ajbetal nîne em pêrane an jî em pêranîne îro em dixwazin şirovekî pir cuda bikin bi lêberiya ku ez pirsê xwe arasteya we bikim ez dixwazim hinek agahiyan bidim. Îro min nameya yani fotoğrafa ji nameya Parêz Öcalan ku ji bo Rojava şandibû ji bo Hêzên Sûriyayê Demokratîk şandibû hevalekî ji min re şand ew min li wir nerî lewê derê de tiştê ku dibêje heta ku ji destê we tên îtîfaq bikin tenê bi serê xwe hereket nekin heta ku hûn dikarin dawî li vê şerê bînin ku li Bakurê Sûriyayê de heye ji bo ku dixwazin bi wî şerî we mijûl bikin û ev taleyeke li pêşiya we ew faka li pêşiya we gerek hûn wê derbas bikin û di heman demê de tiştekî herî giring dibêje tekiliyên we bi hêzên navdewletî û iqlîmî re bira pir xurt bin pir hebin hûn ji aliyekî nekewin bin bandorê wan û ji aliyekî dinê jî hûn xwe ji wan
دانەبڕن و قوت نەکەن لێ پرانیژی ئەو ئەدەبیاتە vê مەکتوبێ لەسەر مەسەلەیە ژنان بوو ئیدی لەسەر مەسەلەیە جڤاکێ بوو ئەو یەک من دیت ئیرۆکە بەکەکە ئاگربەست ڕاگەیان و تورکیا لە ناوا تورکیادا دەنگێن جودا تێن دیتن بە تایبەتیژی ژعالی ئاک پارتی حکوومەتێدا ینی بە قاسیک و وەکی کوب ببێژی تەنێ ئەو ئۆجلان تەسلیم گرتنە و لە بەندا پراکتیکێ وێنە لێ ئەم لە پشت پەردێ دەنەرن وەکی سری سوریا ئۆندەردا گوت یعنی بە ئاشکرا گوت لەوێ کاغەزێدا یعنی بە ئاشکرا ژمەرا گوت ئەف کاغەزێکە کو ما بە مشاوەڕە بە گوتوبێژ بە ئیتفاق لە ناوا هەفتوودا نویساندیە بێگومان توژی زانی کاغەزێک لە ئیمرالی بێ دەرەوە بە ئیتفاق دەبە یعنی ئیتفاقە هەردوو ئالیان یا دەوڵەتێ و یا ئۆجلانژی ئانجی پەکەکێ دەرافدایە یعنی دەبێژە ئەو بە ئیتفاق هاتیە دەرەوە لۆماژی مرۆڤ لێ نەڕێ هەنێکی ئەو بە میزاژە دەوڵەتی هاتیان نویساندن لێ دەبێژێ ئەف تشتێک و هون نەها دەبینن یعنی دەستپێکێدا بەریاک و بێ خوێندن گوت تشتێک و هون نەها دەبینن ئەو بە فلتەرێکی قانونی دیموکراسیدا دەرباز دەبن ئەو تش گوت و سلاوی خۆشببووی کەسێن لە زینداناندانا سلاوی خۆشوە ڕاشان ئەوژی نیشانەیە لێبوردنێکی گشتیە کە ئەس دەستپێکی بەریاک و پرسیاری خۆ بگرم دەستپێکێدا لەسەر شەرت و مەرجن کوونەها دە شەرت و مەرجێکی وساداک و ئەم دەرباز دەبن دەستپێکێدا گەرەک ئەم چ بێژن ئەم چوە بکەون ناوە وێ مەسەلێ بەڵێ کاتیوە دەسێتە ساغ بن دەنگل من بەدگەڕێن نزانم بۆچێ دەنگێتە باش تێ من نزانم دەنگێ من بەدگەڕێ تو مایکنینە بەلکی تە ئەما وسا بەکرە ئەزێ مایکێ خۆ بگرم کە بژەڕبین بەڵێ ئەنەها باشە ژبەر و دەنگێ من بەدگەڕێ چێکی نەخۆشە ئەگەر تە مایکێک هەبە باشتر دەبوو بگو ئەگەر دیالۆگ بچێ بێ ئەم بە هەبڕا بکاربن و سەباخ بین لێ دەستپێکی سوپاسێتە دکەم بۆی بێ پرۆگرامێ و من گەلێکی گرنگ دیت ئەم سەر مژارێ باخ بین ژبەرک و ئەم مژارێکی گەلێکی گرنگە و گەلێک سەرتێ ئاخافتن سەر شرۆڤەتێن کردن ئەم شرۆڤەیان جودا جودا دەبینن و ئەم وێ شۆکێک و دناوە بتایبەت ئالیگرێن تەبگەرە ئازادیە کوردستان تورکیەدا تەبگەرە ئاپۆیدا ئەم دەبینین ینی ئەو شۆک دوێ دەرێداژی مرۆڤ دەبینێت و بەلێ مە قەناعەت پێ هەیە یعنی تشتێک و سەرۆکاتیە مەبێژیت ڕێبەرێ مەبێژیت ئەو تشتێ دروستە ڕاستە لێ لە گۆڕ من ئەو بخۆ شۆکێکە ئەگەر نەبووی ئینسانی سیاسی بۆ ئینسانێک و دناو تەبگەرێکیدا دناو حرەکەتێکیدا جێ بگریت دەبێ با تشتانە ینی دزانابوونێدا تەحلیل بکات و پێڕابێت یان پێڕانە بێت ئەوە گەلێکی گرنگە بەلکی لە هەنێک مەرحەلاندا مەسەلا پێڕابوونێکی عاتفی سۆزەکی سۆزداری گرنگە لێ یا ئەساس مەسەلە تێگەیشتنە لە گۆڕ من ئەو پێباژۆ گەلێک ئالیەوی هەنە ئەس دخوازم دوێرە بە دەست پێ بکەم و ئەم دەوڵەتە تورکیە ئەم چاوە ناستکێ دەوڵەتە مەوجود یا تورکیە ڕژێمە نەهایە تورکیە هەم دەوڵەت هەم ڕژێم ئەم چاوا دەبینین و دیگەل وێ ڕژێمێ ئیتفاق تێکردن ئاشتی چێ دەبێ دەبن دەسەڵاتیە بێ دەوڵەتێدا دموکراسی و خەباتە دموکراسی تێکردن چاوا دەبێ و چاوا جوواک دشەی دموکراتیزە بکەی وانە پرسەنگەلێکی گرنگن لە گۆڕ وێ دەبێ مرۆڤ ئەف پێواژووە و بڕێز ئۆجلان بنامەیەکی دەست پێ کرد ینی ئەو نامە بخۆ بەرسەوە گاوە دەوڵەتێ بوو ئەو پێنگاوە و دەوڵەت باخچەلی هاوێت داویە ساڵە چوویدا و نەها بێ نامە بڕێز ئۆجلان
کەت قۆناغێکی دیدا کەت مەرحەلێکی دیدا و بتایبەتتر پشتی ئەو ڕاگەاندنە ئەو بەرسەوە پەکێکێژی ئەف گاف عالیە حرەکەتە کوردیدا مرۆڤ فام دکات و جێگرتیە یعنی جدی تێگرتن و دەبێت سەر بێ ئاخفتن سەر بێ کارکردنجی لەگۆڕ من بەێ يعني دخوازم لەوێ دەرێدا دەست پێکەدا ینی ئەم تیۆریە vê meselê fam nekin ez bawerim em ê bikewin xeletiyekî em ê wekî mîdyayên dinê televizyonên dinê li ser meselê siyasî biaxivin yanî tu jî dizanî ocalan ji tiştekî pir pir hez dike destpêkê kete zîndanê de tîoriya xwe li ser vê bingehê awa kir ev jî têz antîtêz û sentêz bûn yanî li vê bilavokê de behsa biratiya hezar salî ya Kurd û Türkan têkirin beqasî ku ev henekî zêderoyî be yanî biratiya me hezar salî nîne lê tiştekî wisa têgotin mirov dikare vêyekê wek têz bibîne û dibêje beqasî ku biratiya hezar salî hebû lê destpêka komarê de êdî pirzgirêk derketin yanî komar bi avayekî tendurist nehat meşandin ev û antîtêzê wî jî derdixe dibêje PKK zarokê dema xwe bû û li encamê yê jor da yanî seqetiya komar da handîkapiya komar da li encamê wî de êdî PKK serî helda îro PKK dema wî nemaye wextê wî nemaye û di heman demê de behsa sentêzekî dika dibêje yanî mirov dikarî wisa şirove bike li gorî qenaetê bin her duk ji wan e xelet kirin hem dewlet hem jî PKK yek ji wan e nasyonalîzma etnîkî tundro tundhajo meşan ya dinê jî ket bin bandora reşebayê û ziryana sosyalîzma real sosyalîzma binyat niraw û taqa rêyekî pêşkeš dike ew jî civaka demokratîk e yanî ev yek ez dixwazim destpêkê de em şirove bikin beqasî ku ez dibînim yanî mirov dikare pirsyar bike gelo ocalan kî ye sosyalîst e nasyonalîst e îslamiye an na li gorî ez dibînim piranî tîoriyên wî li ser bingeha rexnekirdin li modernîte hatine avakirin modernîte çi ye modernîte rexne dike ji bo ku modernîte têgeyeke ku bergirî û parastinê li dewletekî netewî dike ku aborî çarçûr dike û talan dike û gonada jîngeya civakî û jîngeya yekemîn û meseleya jin meseleya civakê bi temametî ihmal dike ocalan li dijî wê ye niha li ser vê bingehê ez dixwazim tu destpêkê vêyekê vekî ew tê çiwatayê û civaka demokratîk çawa dikare şûna wî bigire کەکەیوە ئەم مەسەلا تێزە بڕێسەوجەلان پشتی و لە ئیمرالی ینی پێشخستیا و کتێبێن خۆدا ئەف وسا تیۆریزە کردە و ئانیا دانیا هۆلێدا ینی ئەvە هەرکەس بخوێنیت دەزانێت دکارێ ژێ فام بکە ئەvە شتیبەتێنی ئەvە پێشکەتنێک فکری هزریە de mesela bu çareseriya pirsên civakî û siyasî de yanî tîoryekî ku dervey dewletê yanî û paralel gel dewletê ye ew tîoryên Birêz Ocalan di helûmercekî de tên dikare praktîze bibin di nav dewlet vî projeyê qebûl bike û civak ber ênî gavên demokratîkê babêjin na di Tirkiyeyê ev yani pek praktîze kirina vê meselê nîne yani dewlet va projeyên demokratîk wisa qebûl nake yani structura dewleta Tirkiye ne wisa ez xwazim wê bêjim niha ez wê yani ne her ew proje naye qebûl kirin em dizanîn structura dewleta Tirkiye paya esasî ya dewleta Tirkiye komara Türkiye inkara mesela Kurd ne mesela Kurd inkara Kurd ne mesela Kurdcı yani Kurd nine eve belki de destpêka komarê de ev li gor ittifaqan wisa nebû bi hesab yani ev komara Kurdan û Türka bû lê eve çê nebû dawiya dewleta Türk
اینی داویە کۆمارێک و گەیشتە ئیرو بە فاشیزمێ یعنی گەیشت قۆناغا فاشیزمێ ئەو ناسیۆنالیزمە تورکی یە کەمالیست یە بەحساب سێکولار هات مەرحەلێکی نەها گەیشتە فاشیزمێ یعنی دوێ هەلومەرجێدا نەپرسا کورد تێ تو دکاری سەرباخی نەپرسێن نەتەنێ پرسا کورد چێ گوتنên demokratik tu neşê yanî aktên demokratik tu divê dewletê de neşê bike yan niha bi taybet piştî îtîfaqa MHP AKP MHP faşîzm di Tirkiyeyê di dewleta Tirkiyeyê de gehiştiye zirwa xwe de yanî ev yek mirov pêwîst e baş têbige divê helûmercê de ne aştî çê dibe digel faşîzmê aştî çê nabe digel faşizmê maf nayan xwastin em îro digel faşizmê rûbirûne divê de çê nabe em nekarin bi faşizmê re em dikarin bi faşizmê re itîfaqekî mecburî bikin naçêbe itîfaqê mecburî jî çê nabit ez wê dixwazim vekim çawa ye ev mesela tu binêra mesela Hitler متفق هتلر کی بو متفق هتلر موسولینی بو فاشیزم ایتالیا بو یعنی تنه تو فاشیست بی انجا تو دشی لهمبر دجمنه کی دی کو تو خود تعیین کریا دگل فاشیست کی دی تو اتفاق کی نه مثلا هالبجاردن 2015 بو دما باش سال نایبیرم دما بله پازده بو هری داویه پازده بو دما گوتن چما هدف گل AKP اتفاق نکر حکومت چیکه یعنی اول رخنکی گلکی عجیبه یعنی چاو تو گل فاشیسته کی تو دشه اتفاق کی تو دبه فاشیست بی اگر تو دموکراتیک بی تو نشه گل فاشیست او بکی یعنی نها از دمام دبیجین فاشیزم دولت ترکیه ام از وقت فاشیزم نبی وقت فاشیزم هتلر و موسولینی یعنی لبنرین همه او به برچاوه ما جدایی هیا هلو مرجن نابنتوی سیاسی هم هرمه هم یه نابنتوی و اتفاقن که دولت ترک نابده جدایا لی ایرو از دبیجم دو ترکیه دا فاشیزم هیا دگلوی فاشیزمه نه آشتی تکرن نه چاره سری تکرن نه اتفاق تکرن و دمه چما او جلان پیواژوی کی وسط دست فکریه ابا گلکی گرینگه او فاشیزم یعنی پشتی اتفاق MHP AKP یعنی همه حرکت سیاسی دموکراتیک حتی لیبرال محافظه کاری همه تصفیه کرن گروپا هر مازن یدنا حتی بخو گلوان دی اتفاق دا بو گلانی بون یعنی اوجی تصفیه کرن نه بناوه او گلانی دا کس نهیلا دناف ترکیه دا نام دبیجین به 10,000 انسان ما یه سیاسی کردا دناف زندان دن ل 10,000 انسان دموکرات یه ترکیه جی نه انسان یعنی انسان نورمال جی اکادمیسیان روزنامه‌وان سیاسی روشنبیر مامۆستایان زانکۆیە ئینسانên حقوقی هەمی دناو زیندانەدان هەمە هەر کەس گرتن گوتن ئەبە کاک هۆگران ئەم چما پێواژەیەکی وسا دەکەن پرسیار ئەوە یانی ئێجا ئەستێم سەر بێ نەها حرەکەتە کوردی کاک هیوا یعنی نۆتی بە ساڵێ نۆتی ئەس دەبێژم وێرێ مەسەلا يعني شرع چەکداری وەک بڕێز ئۆجەلان بخۆژی د مەکتوبە خۆدا دەبێژیت د پەیامە خۆدا دەبێژیت دەبێژی ژنەوەتی و پێوە ئەم گەیشتین ینی قۆناغێکی دووبارە بوونێ ئەمە خۆ دووبارە کردیان لە گۆڕ من ئەوە نێرنێکی گەلێکی باڵکێشە و دروستەژی وسایە شەڕێ چەکداری د ساڵێ نەوەتیدا توژی بخۆ نێزیک بە ئاگاداری گەیشت زیروا خۆ ئاڵانێن ڕزگارکردی هەبوون د تاکتیکی عسکری دا شر حرکت لی مثلا باجرا
دەردوورە باژێرا بگریوانی ئاڵەنێ ڕزگارکردی هەبوون بۆتانێدا د گارزانێ د ئامەدێ لێ زاگرۆسێ ینی ئاڵانێن وسا هەبوون خەلکشی تێدا بوو ینی دوێ قیمەیەدا بوو دوێ دزروا خۆدا بوو هەمان دەمیدا حرەکەتە سیاسی ینی خەباتە سیاسی مەدەنی وی دەمی شکل گرت و دەست پێ کرد کەساتیا بڕێز لەیلازانە و خەتیب دیجلە و هەواڵێن وان حرەکەتە سیاسی دەست پێ کرد مەدەنی دەست پێ کرد تشتێ هەرێ باش ئەو بوو و پەکێکە وەک حرەکەتە چەکداری پشتی چوو پشتویدا ینی تەخوین نەکرد نەگو ئەبە خیانەتە ئەبە بەشێکەج دەوڵەتێ نە چوو پشتویدا و خەلکدا پشتوی خەلکی خۆدا پشتوی ئەف خەباتە سیاسی هێدی بلند بوو لێ دگەل بلند بوونە ینی ژنۆتی و حتا ئیر و ئەگەر تو بنێری خەباتی عسکەری و نۆتی لێرێ بوو خەباتە سیاسی لێرێ بوو ینی وسا ئەو ڕۆژ بڕۆژ پێش بەچوو خەباتە عسکەری هات خوارێ ژبەرکو تشتەک و بڕێز ئۆژەلان دەبێژی دووبارە بوون چێ بوو ئەو بخەباتە عسکەری شەڕێ چەکداری تو نەکاری بووی دەوڵەتە تورک ji axa xwe derxê dewleta Türk bişkînî yanî ew hêza Kurdiyê bi şerê gerîla demê wî derbas bibû şerê gerîla yanî di Vêtnamê bi piştîwaniya Yekêtiya Sovyet bi serketiye di Cezayirê bi piştîwaniya Sovyetê û gelek dewletên Erebî û yê herêmî bi serketiye yê Kurda hemîl dijî bûn يا فلسطيني جي بو حماس بله يعني أبا وساكر أم خبات عسكري يعني تشتي باش ده خبات سياسية كردستان تركيا ده باكور ده أو بوكو هكاكو خبات عسكري لاواز بو ده paraleli وي خبات سياسي جي هبو أو بسركه او به تایبەت ساڵێن ینی 2013 و پێوە 2013 و 14 و پێوە ئەم دکارین بێژین خەباتە سیاسی و عسکەری گەهیشتن مستەوایەکی و ینی خەباتی عسکەری مانای خۆ نەما ژبەرک و خەباتە سیاسی یا مەدەنی دناو تورکیەدا جێ خۆگرت سابت بوو بەڕاژ يعني بربستي هالبجاردني هات هالبجاردن أفشان هالبجاردنن دنك كيم نابن رغم شر خندقان جي خلق كوجلك جي حركة يعني دلشكسلي بو ليه خباتة سياسي دا بشجيري دا يعني رغم بيشكتنا أو فاشيزم تركيا وهمي جروب تصيبون خباتة سياسي مدنية كرد بيشكت وبجيبوا ونها جيشتيا مرحلة كو خباتة سياسي مدني دي تركيا دا تك هيزكيا كل همبر وي فاشيزم لسر بيايا بنيرا فتح الله كاتوچوا في كي بفي بيفاجي و جريد دي كاكو بجبركو 25 دقيقة ماتون و هافال جيانك شكايات عندك عند بيجن هون مجاري دور دكان نعم مجاري ندور كتنا أزويبات كم يعني نها فاشيزم جيشتيا زرواخو و حركة كردي تاني حركتك هيزك كل همبر وي فاشيزم ساكنيا و سربيايا بنيرا فاشيزم أزد من قوت يا فاشيزم اتفاق قالنا يكرن اشتي قالنا يكرن فاشيزم دبي بشكي دبي تيك بشي ام نهزه ما نهزه تشرشل و امريكا و ستالين هيا ام فاشيزم ترك وصا بعسكري تيك بشكيني بشر جريلا او فاشيزم نايش بما نايش كاندن بشر جريلا و ابديارة حركة او فاشيزم دبي بشوازي كي تو قيرانا بوچيكي آلوزيا بوچيكي كو او يان دي دناف خودا بهرفيت و تيكچيت يانجي دي خو لجيكي ديدا اب بي باجي بوچي گرينگا
اف باجو بوی گرینگا وی گاوا کو برز اوجلان دبیجه شر چکداری بداوی بکن پکه که هلوشه او کرسیا کو فاشیزما ترک لسر ساکنیا پکه که شر چکداریه ده زاروکه ما لکورتک لشارباجر لروبسکی قتل عام سویلا دکات زاروکه ما دکوجی دبه تروریسته انفراستراکچر باکور روش آوا باکور روشالات سوریه همی بمباران دکا سویلا دکوجی روزانه دبیجه ام شر پکه که تیروره دکی و هر کس جی لپشتیویه یعنی کس هیزن جی یعنی همی لپشتوینه همی شرعیت ددنه نه به پنگاوه اف کرسی لبن پی فاشیزما ترک درد کبی فاشیزما ترک ویدمی یعنی فاشیزم موسا دبی دشمنک هبه وکی یعنی وسا دبی یک هبت کو لهمبر شر بکات و هیزه خو لهمبر نیشان بده بجی با از همه با از هر روش سرکفتنا بدستینم با از وسا لیدکم يعني اف باكيكا بويا او تارجت بويا او هدف و د براكتيك داجي او هيزا تشكدار او شرع تشكداري وقت اوجلان دي بيجيك جنوتي و خودو باردكا و لغورمن ل 2015 و بيجي ناكو شياية تشتكي بكات بلكي بويا استنجي بوي او سياسي شي خباتا سياسي نهادا ما توفيل بن بيوي در بيني دي چه ببه دي او فاشيزما تركي بكبت قيرانه ده ويدمي نها هما پشتي وي اوجي وي داخوياني جي اردوغان گوتيه دبي كردن سوريا و عراقي جي چكدانن يعني اگر پکه نبي دي هر دجمنكي بخو ببيني ويدمي دي مثلا كردستان عراقي يجي كردستان سوريا وانا ببن هدف ليه كاكوغر نها ام لا داخيانيه دنرن ومن بحث كرد يعني تيزن ويلا سر بنقا دجايتي كرنا موديرنا رخنا كرنا موديرنا هاتنا انجام داين تيزن اوجران لي ايرو ام لبنرن هاجركو يعني نهاتو توي شو شروفتك او برسيارة هاجركو سازانك دنا بلا دولتها هيو اوجلاندا هبه او هاجركو باراديغمين اوجلان دجبه قريجه مودرنيته به ودويد ميدا قالوا تو بدولتك راه لها كي لا يكيدني لدجي مودرنيتي وبدولتي راتو لها كي دهمان دميدا تو بحثا جينجيا خوزايا جواككي نودكي بحثا عبوديكي نودكي بحثا جندكي يادنجي هناك تيوريو هناك تيوريسيان سياسي بحثا بيك ديكن لسردمه كده كو عبوري يعني انجي ليبراليزم شويه زيرفي اخو او بويا نيو فاشيزم بفشكتنا تكنولوجيا را هناك دولة حتى قالك دولة احتمالك يمزن هي امريكا جدا نبدا سنورين خو بقرن سنوري خو قفاد كان يعني سنورين دولة نتوي بهستر بكن قالوا دافيد ريدا تيوريان اوزلان او بينغافا كل سرب لسرفي بنجي حتى عابدا دنافا بارادوكسان دانينا كاكي هو يعني من قلت د اخاطن خدا يعني نها هلو مرجن براكتيز كرنا في تيوري نينا نها تشتكو هيا يعني هلوستكي سياسيه يعني برزغريكك هيا سروي برزغريكي تي اخاطن او برزغريك دي لا تركيا دا دولتا تركيا دا دخوازم بين دخوازه بكار اني نها او من قلت فاشيزم ترك وصايا يعني ابا روشاويه يعني نها او تارجتك لبيشويه هدفك لبيشويه او هدف بكيك او نها دخوازه بحساب يعني هدفها وان تشبو اوكو يعني ابا اف حركات وصا دزانن لوازي ويجي هنا مثلا روجابا هي مثلا يعني او خباتات سياسيه مثلا تجريد سربرز اوجلان هي
بالا وازیانە بگرێ کاربینێ و بێژێ بێجا وەرە ئەم پەکێکێ خەڵاسکەین. یعنی ئەvە داخوازیە دەوڵەتێ بوو لێ ئەساسدا ئەvە ئەم مەسەلە بداوی ئانینە شەڕێ چەکداری و هەڵوەشاندنە پەکێکێ داخوازیە ئۆجەلانەژی و بەری وێ ئۆجەلان گاڤێن وسا هابێتنە یعنی بەرێژی پەکێکە هەڵوەشاندن کۆنگرە هەشدا پەکێکە هات هەڵوەشاندن یعنی لێ تورکیا دخواست وەکی سەرکەفتنێکی ئەvە بخۆ دیار بکە و یەک ئەvە یەکژی دناو دەوڵەتێدا یعنی ئەم ئەوز دەبێژم فاشیزم ئیرو تورکیەدا حاکمە لێ وەکی دەوڵەتە تورکیە کاکێ هیوە دەوڵەتێکی ئەندامێ ناتۆیە و پێکەلیەوی بە ئەوروپا هەنە بەرەندامەیەکێتی ئەوروپایە دەناو کۆنسەیە ئەوروپادا هەیە وەک دەوڵەت بهێنێک شەرت و مەرجێن ناونەتەویوە هاتیە گرێدان یعنی ئەو فاشیزمە ڕژێمە ئاکەپە مەهەپە نەکاریە دەوڵەتێ هەممی یعنی ئەو هێزنینە هەمی دەوڵەتێ ئەرێ هێزن ناوخۆ سەرکوت کردنە لێ ئەو هێزن یعنی هێژمونە هێزن ناونەتەوی دناو دەوڵەتێدا کۆنتڕۆڵکە ئەvە و بەشێکی دەوڵەتێ دەماوا قەیرانانە دەبینن دەزانن ئەvە وسا ناچێ بێت ینی گوهارتن دێ هەرێمێدا و دێ ئاستێ ناونەتەویدا هەنە چتکەن گوتن ینی ئەم سەرکەفتنێکی ناوخۆدا بدەستخین لێ نەتیجاوی gelek دەنگ هات دیگەل نێرینە ئۆجەلاندا کو بەرێ بووی کارکریە نەها vê پێنگاوێ ئەv مەسەلە وسا ئەو دەبێ یێدی مەسەلە چارەسەریە وسانینە ئەم بێژی نەها مەسەلەکی چارەسەریە دو ئۆرتێدانینە یعنی دقەیەکی دەخوازم دەوێت دەرەدا پرسیارێکم دەسەری خەرکێمەدا تشتێکی وسا هەیە ژبێک و خەرکێمە تەنێ گاڤک و خوێندیە گاڤک و لێکۆلین کردە گاڤک و دیتە یعنی تەنێ مۆدێلە سەرهەڵدانە بزاڤە ڕزگاریە نیشتیمانی دیتە یعنی بزاڤە ڕستی نیشتیمانی یەکێتی پەدەکە پەکەکە بزاڤە یاسر عەرەفات کوبا ڤێتنام فلان و بێوان حتا داویە ئەو دەوردا بەردەوام گاڤک و لە هەفکردن چێ بووە هەردوو عالی هاتنە سەر مێزێ و بە هەفتووڕە ئیدی دانوستاندن کردنە کات و دەردەکەوی وڵاتێ من ئاژی تو فدراسیۆن دەی من ئاژی ئۆتۆنۆمی دەی من دەوێت داخیانیەدا گەلۆ چما ئۆتۆنۆمی نینە چما خودمختاری نینە چما خۆسەریە کللتوریژی ڕەت دکە گەلۆ ئەو یەک گرێدایی مۆدرنەیە ئاژی تشتێکی دنێ هەیە یعنی ji بۆی و ئۆجەلان هەموو کەرستێن مۆدرنیتە ڕەت دکە و بەحتە بەحسا داخستنە گۆڕتنە پەکەکەی کرد ئانجی هەڵوەشاندنە پەکەکەی کرد گەلۆ پەکەکەژی ji بۆی و حیزبێکی سیاسیە حیزبی سیاسی پارتیەن سیاسیژی مەعزەمەیەکە ئالاتێکی مۆدرنیەژ مۆدرنیتەیە ji بۆی وێ ئەو دکە دەوێت دەمێدا وەکو کەسێکی کووە زانستی سیاسی خوێندیە حیزب نەبێ ئاژی حیزبێکی مینا پەکەکێ نەبێ یعنی حیزبێکی لەسەر بنگەها بزاڤە ڕزگاریە نیشتیمانی نەبێ گەلۆ چۆ تێکۆشان دکارێ بەردەوام بکە مەسەلە دزانی دبێت دێرەدا دوا مژارانەدا مەسەلە لە هەمبەر مۆدرنیتە سەرمایەداری ئەگەرنا ئۆجەلان نە دژی مۆدرنیتەیە ینی بخۆ ینی ئەم دەمێکی وسادا دژین و بخۆ ئەفکارێن ئۆجەلانژی ینی بەرهەمێن مۆدرنیتەنە ینی ژوێ نەدورە لێ تشتێک و ئۆجەلان لە دژە کاپیتالیزمە مۆدرنیتە کاپیتالیستە ینی نێرینێکی سۆسیالیستیە ینی و حیزبژی ئەرێ ینی بەرهەمێکی مۆدرنیتەیە ڕێخستنێکی مۆدەرنە و حیزب هەیە ینی ئەو بزاڤە برز ئۆجەلانی ئەم دەبینین بزاڤە ئاپۆیی نەحیزبێکە ینی پەکێکە بخۆژینینی دەمێکێژی حیزبێکی بازنترە بزاڤێکە گەلێک ڕێخستن و سازیە نوی هەنە ینی وەکی حیزب
مثلا ایرو دم پارتی و او هنه یعنی گلک پارتی دی هنه یعنی اوه نه ایلا تو وکی رخصتنه کی مارکسی لینینستی کەون یعنی حزبێک مرکزی هەبێ و وساد سەریدا و هەر تشت دوێ دەرەدا بێن بڕیاردان یعنی ئەو ڕێخستنە ئاپۆی گەلێک دەمێکە ئەم مەسەلە ئەم مژار دەرباسکردنە و ئۆتۆنۆمیەک ناو ڕێخستنێن ویدا هەنە ئەرێ گەلێک مژاراندا مرکزیت هەیە نەشیایە مەسەن وەکی پەکێکە وەک ڕێخستن ئەو مۆدێدا ڕێخستنایە ستالینی تەمامی دەرباسکە لێ بێ گاوێک و ئەگەر پەکێکە بێ هەڵوەشاندن ئەم مەسەلەژی دێ حەل بێت ئەوە مەسەلێ ئیدۆلۆژی و ڕێخستنچما ئۆجەلان ئۆتۆنۆمی و خودمختاریەژی ناخوازە ئەوانە ینی ئەو دبێژیت ئەم مەسەلێن ئەوێت ناسیۆنالیستینە مۆدێلن کو دچن بەربی ناسیۆنالیزمێک و ئۆجەلان بخۆ نە ئینسانێکی ناسیۆنالیستە یعنی ئەم مۆدێل ئەم دنێرین جێندی داژی هیچ پرزگرێکی وسا حەل نەکردە ئەنی ئەم مەسەلە ینی مەسەلا ئیدارەکردنێ ئیدارە جواکی کێم زۆر هەمی وەکی هەبن یعنی ئۆتۆنۆمی مۆدێلی ناسیۆنالیست چما نەکارێت جواکی ئیدارە بکات چما مۆدێلێکی جواکە دیموکراتی دکارێ لێ دکارێ ینی دوێ مەسەلەدا پرزگرێک نینە نی تێ گەلێک جێن دنیادا فدرالی کار بکات خود مختاری یعنی ئۆتۆنۆمی کار بکات یعنی کۆنفدرالی کار بکات یعنی هەمی ئەو مۆدێل دجێ خۆدا دجێن جودادا دوێ سەردەمێ ئەم تێدا دژین کار بکات لێ ژوێ زێدەتر مەسەلا ئەزوێ تێدا فام بکەم کو وەک من گوت دگەل فاشیزمێ نە ئاشتی تێکردن نە چارەسەری تێکردن و تو نەشی چ داخوازیە لێ بکەین یعنی داخوازی نینە د فاشیزمێدا تەنێ ئەو دخوازێت تە بشکێنێتە تەسلیم بگرێ ئەم نەها بە فاشیزمێرە ئیدارە دکەن ئەم ئاتێش کەس ئەلان کرد کوردان ئاتێش کەس ئەلان کردیا بارزانی لە پشتە تاالبانی لە پشتە بافێل تاالبانی لە پشتە جیهان لە پشتە هەمی کەیف خۆشە 3 ساڵان 4 ساڵن دنێ دەوڵەتە تورکی تشتێک نەکرد و دیسا دەست بە شەڕ کرد دەوێ ناوبەرێدا دەوان 3 ساڵانەدا مەچ قازانج کرد پشتی ئەگەر ینی پشتی وێ پێ باژێ ئەگەر پەکێکە و شەڕێ چەکداری بداوی بێ و پەکێکە هەلوەشێ ینی ئەوە لە گۆڕ من گاوێکی گەلێکی ستراتیژیکە یعنی گەلێک پشتی ئەو ڕاگاندنا پەکێکی گەلێک ئینسان دەردورێ پەکێکە دەبێژن نا پەکێکە چەک نادانیت نزانم چی ینی وسا ناخوازن وێ باوەڕ بکەن و پێویستە چەک بێدانین ینی ناخوازن گەلێک ئینسان ناخوازن قەناعەت وێ بکەن و مەسەلا شەڕێ چەکداری ینی دەما داخۆیانیە ئۆجەلاندا تشتێکی استراتیژیکە ینی ئەڤە ئیر و نایەکردن ینی ئەە پێواژۆیەک دەبێت ینی دەبێ ڕێو ڕێبازێن وی هەنە یە سیاسی یە قانونی بوو ئەو ببن بوو بێن سازکردن ئەم مەسەلە پێویستە چێ ببێت قازانجیوی ئەوە وەک من گۆ ئەv کورسیەک دبن پێ فاشیزما تورکیدا تو دەردخێ ئەژ بەروێ مەسەلێکی استراتیژیکە و ئەvە نایەبێ مانایە کورد بێ چەک دبن کوردا چەک دەسواندا هەر هەیە مەسەن ئەم هێزە سووریا دیموکراتیک یعنی ئەم وەکی هێزێکی کوردی ببین ئەم پێویستە ئەم بێ وسە ئەو بکەین د کوردستانە عێراقدا مە 100,000 پێشمەرگان 200-300,000 پێشمەرگە هەیە ئەموانە وەکی هێز ببینین یعنی ئەف پێواژۆ وسە ینی نابێ ئەم چارچەوێکی تەنگیە حیزبیدا و تەنێ بەشێکی کوردستانێدا ئەم لێ بنێڕین ji berwêjî birêz Ocalan nameş bûy barzanî jî û talebانî jî dixwaze wane jî bixana pêvajoyê de bûy qesedê jî virê diket ev mesele wisa yanî Kurd bê ew nîne vêca îro tu çek dadinê yanî mesele eger pêwîst bû ez xwe bawer nînim di Tirkiyeyê hêzê çekdarî carekî dî pêwîst jî bê lê eger pêwîst jî bê yani carekî dî birêxistindirina gerîla بۆی vê hereketê çi ye yanî tiştekî hênde ne bi zehmet e
نا زحمت منا ئاخافتنێ تەمام کەم کاکیوە لێ دوان 3-4 ساڵانەدا دێچ ببێ ئەگەر ئەو پرۆسە دێ ئەو بێت ئەف فاشیزم یان دناف تورکیەدا بخۆ هێزن دموکراتیک دێ پێشکەبن و خۆ بدەن پا کێلەکە خەباتە سیاسیە کوردی بن سیاویدا یانجی کێلەکە ویدا ئەو خەبات پێشکەبیت نەهام دنێرین gelek insanet liberal û demokratiye Türkiye hatine kêleka xebata siyasiya Kurdî. Mesela insanekî wekî Hesan Cemal mesela hûn jî dizanin dema girtina bi Rêz Ocalan de yani wî gelekî tebrik kiriye û yani wisa ew kiriye. Lê îro naçid cem CHP ew bi xwe insanekî yani sosyal demokratekî kemalîstî Atatürkçiye naçinek CHP denek hareketa Kurdî. Gelek insanê wisa bûçî mesela gelek insan ev bi xwe jî cesareteke yani bû va insanane ez rêz li wa insanane digirim ji ber ku cesaret dikin divê dua helûmercane de tên kêleka bizava Kurdî ji ber ku aliyê faşîzmê de tên texwîn kirin. Mamosta Hebîb Bozarslan axaftinekî gelekî ew kir got niha demokratên Tirkiye neşên bên piştgiriya Kurda bikin ji ber ku tên texwîn kirin got wesê wan ji yê Kurda xirabtir e ji ber ku ew wekî xayîn tên hîsab kirin yê Kurd wekû dijmin tê hîsab kirin rewşa xayîn ji yê dijmin gelekî xirabtir e. Ev insanên ku niha li derdorên ez wana rêz lê digirim û insanên wek Mamosta Cengiz Çandar û ewa ji ber texwînê lê binêre insanekî wekî Kemal Kılıçdaroğlu yani ji ber wê texwînê ku bi terorîst neye eger mîkê xwe bigirî kak îwa insanekî wekî Kemal Kılıçdaroğlu ew cesaret pê ra nebû bêt digel Kurda ew îtîfaq bike serokatiya Komarê Xusrî yani ew neda ew rîsik neda berçavê xwe ku digel Kurda îtîfaq ke û serokatiya Komar qazanc ke tenê bû ku neyê texwîn kirin nebêjin gel terorê îtîfaq kiriye. Lê eger ew mesela şerê çekdarî nemîne dê ew dê CHP jî digel Kurda îtîfaq ke digel Hereketa Kurdî îtîfaq ke yên dî jî dê îtîfaqa çêkin wisa yan wisa dê ew faşîzm bêşkandin yan jî eger ew jî bi ser nekevin Hereketa Kurdî cê xwe lê ew faşîzm dê mesela êrişekî Kerkûkê bike êrişê Kurdistana Sûriye bike lê di Kurdistana Iraqê de vê carê neşêt bi navê nikarit bi navê êrişa ser pekekê dê yani dê rasta rastê wî demî dikevît hemberê berjewendiya İranê Iraqê welatên Erebî Brîtanya Emerîka dê Sûriye êriş dikate ser Sûriye dê bikevît hemberê Fransa İsraîlê welatên Erebî û Emerîka wî demî bila em wekû Hereketa Kurdî ne hedef bin em ne hedefa faşîzmê Tirkî bîn bêt her çi kir bêjit ez dîfa ji xwe dikim ez li hember terorê şer dikim û wî demî her Emerîka û Brîtanya Ewropa hemî bêjin wala em heq didin Tirkiye xwe diparêzît na wî demî em nîne tiştek nîne li hember Hereketa Kurdî wek hêzê gerîla wî demî bila li hember bila bikevît rûbirû bi digel berjewendiya wazil hêzane بلا او كاك هوغرم او هات فام كرن لو ماجي من واخد داتا ومن مداخله نكر جبكو مساليك جرينغ من فام كر لي تتني بحث بارتيان دكي بحث دولتي دكي باراديغميا اوجلان لسر بنجها جفاكيا از د برسم اگر دنابرا 3 سالاندا بيواجي اشتيا بريجي نزي 3 سالان كشان اگر دنابرا 3 سالاندا ديسا فاشيزم خوا بهيسكر اتفاقي خو تشيكر فانجي فاشيزم كيدني هذا سرد صلادي يعني نهاجي دنابرا فاشيزم اتاتürkçi گوتوبيجك هيكو منصوريه فاشا ای پارتیا لنوانجی دا ایدی تشتکوسا تکرن کو ایدی
نەتەوە پەرستێن تونندهاژۆ یان کەمالیستی بێژارە ئیتیفاقی چێ بکەن پرسگرێک پرس ئەو نینە پرس ئەوە دەوان 3 ساڵانەدا هەگەر و فاشیزم دیسا خۆ کۆم کرد بێجە فاشیزمە سۆر دەبە ئەنجی یاسپی دەبێت دەوێت دەرێ پارادیگمەیە ئۆجەران پارادیگمەیەکی جڤاکیە جڤاکە کورد و جڤاکە تورک چه قازانج دکە منە فام نەکرد تو دیکاری بە 5 دقیقە بەتاقەوی بدەیت ئەوە ئەم مەسەلە جڤاک کاکیوە جڤاک بێ ڕێخستن تشتێک نینە ئەنی جڤاک بڕێخستنان تێ ئۆرگانیزەکردن و دێ حرەکەتکردن ینی بێ ڕێخستن جڤاک ینی بخۆ تشتێک نینە ینی تشتێکی وسا نە تشتێکی وسا زیندیە دەبێ ڕێخستن هەبێ فکر هەبێ نێرین هەبن دناف ئەوژی دێهێلا ئالیە ڕێخستنان بە ئەفتێن پێشخستن و جڤاک وسا تێگوهاتن تێ حرەکەتکردن دوێ دەرەدا وەک من گوت ئەو پارتیەن دموکراتیەن لیبرال دشێن گەل حرەکەتە کوردی اتفاقا چێکن و زیندیبوونێک دناف جڤاکە تورکیەداژی یعنی تو دبێژی نظام فاشیزمێکی دی نه فاشیزمە دەوڵەت یەکە یعنی نەها بەرێ ناسیۆنالیزمە تورکی پێیەکی وی کێم بوو بۆیک و بگات زیروە فاشیزمێ ئەوژی مەسەلە دین بوو دێ ئاکەپێ و مەهەپێدا ئەو ناسیۆنالیزم و دین ئەو پێژی ینی هات بجێ بوو ینی ئەوژی بخۆ چێکردن ینی هەبوو دناف ئاکەپێدا ئەو پۆتەنشیل هەبوو گەیشت فاشیزمێ گەیشت زیروە خۆدا لێ ئەو دەمە کەمالیستاندا ئەو پێ بناوێ سێکولاریزمە و ینی هێنێکی سۆسیال دموکرات و ئەو ینی فاشیزم نەدشیا بوو ئەم بێژین تام بێژین فاشیزمە نه ناسیۆنالیزمێکی تند ئاژۆ بوو حتا ڕاسیزمێژی تێدا بوو لێ نەشیە بووم بێژ وەکی ڕژێمێکی فاشیستە نەها ئەvە یەکی دی وسا بێژین ئەو کەمالیست و ئی پارتی و ئەو دشێن ببن فاشیست ئەvە نەشێن ینی ئەو زەمینجی تێک دچێت جوێک و فاشیزم نا گەیشتە زیرواخۆ ینی دێ هەڵوەشیت ینی تشتێکی دی دێلجێوی چێ بێت ئەو جەهەپە نەشێت جەهەپە بەرێ بێ مەجبورە گوهارتنێ دخۆدا چێ بکە بۆیک و دناو جڤاکێداژی بێقەبولکردنی بخۆ جڤاک جوێ فاشیزمێ ناڕەحەتە ئێدێ چاوە مەسەن فاشیزمێکی فاشیزمێکی دی بگۆڕیت ڕاستە کاک هۆگر یعنی ئەم هەموو ڕێخستنە پەکەکێ و کادرێن وی ناف دکەن یعنی تەمام مەگوت شەڕێ چەکداری داوی لێ هات ئەنجی سیلا هاتن کۆنتڕۆڵکردن بێگومان پرانی وان کادرانە دێ تەڤلی تێکۆشینە سڤیل ببن نەوستا باشە کەسێک و 20 ساڵە لە دیار بکرێ ئەم بێژن کارێ سڤیل دکا و هەموو جڤاکێ کون بەکون ناز دکا جوگرافیا ناز دکا هەستیاریە جڤاکێ ناز دکا چین و توێژان ناز دکا و دەوێت دەمێداژی کادرێک تێک و 20 ساڵ لە چیەدا شار کردە و لە ناواتون لێدان و لە ناوە شکەفتان و لە ناوە سەنگەر و کۆزەکاندا دەرکەتیە لەوێ دەرێدا گەلۆ پرزگێکە چێ نابێ یعنی دەوارێ ئیدۆلۆژیکدا ئەو مەسەلە چۆوە تێ ڕێخستن یعنی ئەم دەزانن بێگومان ئۆجەلان دێ خەتێن قەبە خەتێن گشتی دیار بکە یا vê pêvajoyê lê dîsancî ji bo jêrê kadrekî te pêwîst e ku xetên hûr û xetên teferruat yanî dewarê lokalî de çawa ew rêxistin bê organizekirin gerek nexşeya wê dabne devê derê de gelo kadirê denavbera kadirên ku li çiyê tên û kadirên ku li bajêr hene çend sala an jî kadirên dem partiye em navê wan bêjin ku piranî li ser bingeha Çînê navrast hatina rêxistin ji bo ku rêxistinekî legal yasayî ku diçe parlemanê mecbûr dibe yanî
بنگە هاوی سەرەکە چینێ ناوەڕاست بێ نەوسە مامۆستا بێ خوێندەوان بێ دکتۆر بێ ئەدڤۆکات بێ و ئەم لە تیتڵا ئەندامێن دەم پارتیە دنەر ژۆرنالیستە ئەدڤۆکاتە تشتێکی وسە ینی تیتڵێکی وانی وسا هەیە ئەز چین و توێژێندنێتێ بچووک نابینم مۆتۆڕا بێ حرەکەتێ مۆتۆڕا سەرجادێ خەڵکی گوندیە خەڵکن هەژارە ئەمووی نابێژ لێ گەلۆ دەدەمێ پێشدا گاڤاکو ڕێخستنێکی تی سیڤیل هەیە 20 ساڵە لە باژێرە ڕێخستنێکی تی چەکداری هەبووە و ئیرۆ چەک بەردەدا تەڤلی ڕێخستنە سیڤیل دەبە و ئەم پسکۆلۆژیە کادرێن بزاڤە ڕزگاریان نەتەوی هەموو دنیای ناس دەکەن ئەو خوا ژە جڤاکێ مەزنتر دەبینن ئەو خۆش کەسێن سیڤیل مەزنتر دەبینن نەوسا خۆ بە کادر دەبینن خۆ بە ڕوسپی و شێمانژی دەبینن دەبک و هەرکەس وسا نەبە لێ هەنێکی هەند تشتێکی وسا هەیە گەلۆ دەڤردا گەلۆ تو تەخمین ناکەیت و پرزگێکە کچێ ببێ ژبەرچی ئەو پرزگرێک ینی ئەس پرزگرێک نبینم ینی ژبەر و ئەv تەجروبێکی بساڵای خەباتە سڤیل هەیە ینی ئەو کادرێن و چوونە چیە و نەها بەگەڕن چەندن ینی وەکی پەرداخێک ئاو بەحرێکیدا ینی بەر گەلێکی کێمن لە گۆڕ جوواکێک و جوواکە کوردی دێ کوردستانە تورکیەدا و دناوێ ڕێخستنێدا و ئەم vێژی دەبێ بزانین ئەv جوواکە ئەو ڕێخستنە سیڤیلیا دێ کوردستانە تورکیەدا و تورکیەدا هەیە نا ڕێخستنێکی وسا هەر نۆرمالیە وەک هەر وڵاتێکی دیار ئەو بخۆژی ینی ئەس دەبێژم منی خەباتە سیاسی مەدەنی دناو تورکیەدا ژێ گەریلایەتیە گەلێکی بزەحمەتترە ینی ئەو ئینسان هەر ڕۆژ تێن ئەشکەنجەکردن تێن گرتن زیندانێ دەدەن بەرچاوێ خۆ ینی مەسەن ئینسانێکی وەکی سەلاحەدین دەمیرتاش دکاری بوو بچیت مەسەلەن بچیت ئەوروپا و بەریا بێگرتن دەزانی بوو تێگرتن لێ ئەو فەداکاری کردە کوێ زیندانێدا لێ بەریا 2 ساڵن کادرێن چییە ئیدی گوتن کردنا سەلاحەدین دەمیرتاش لەما منە پرسیارە کرد گەلۆ زانیە بە غەلەتینە ئەوە غەلەتینە مرۆڤ نەشێ ئەو وێنەیە گشتیدا گەلێکی ئەو بکاتێنی کێماسی هەرچێ دەبن یەکی دیژی ئەv ڕێخستن نەها مەسەن ئەگەر پێواژەیەکی وساژی چێ بێ ئەم نزانین کەنگی ئەvە چێ دەبیان چێ دەبێتجی نزانین ئەگەر چێ بێتجی ئەv کادر مەسەن دچن نابن دەستەڵات ینی دەستەڵاتی مطلق بخۆ دەوڵەت هەیە هەیە مەسەن پرزگرێکەمی ناتێ دەوڵەت هەیە دەست ئەو نابن دەستەڵات وەکی دەستەڵاتداریەکی مەسەلە نەبێژین نەها پەیە دەدێ کوردستانە سووریەدا هەیە قەسەدە هەیە مەسەلەن یان یەکێتی و پارتی هاتن وسا بوون دەسەڵات ئەvە نابن دەسەڵاتێکی وسا مطلق دناو جوواکێدا بەلکی دەبێ ڕۆڵە پێشەنگیە ببینن هێزی فکری ببینن بۆی و دناو جوواکێدا بکاربن جێ بگرن و مرۆڤ نابێت وەک حرەکەتێکی حزبی وەک حیزبێکی تەنگ لە مەسەلێ بنێریت مەسەن وا حیزبانە هەرجار چێ دەبن و تێن گرتن ئەو ئینسانن دە حیزبێکیدا دەبن دەستەڵاتدار و دەبن کادرۆی پێشی کادرۆیان سەرۆکایەتیە پشتی و حیزب تێگرتن وانە جیکاری سیاسیژی قەدەغەتێن کردن یعنی ئەو دەسەڵاتدارێژی نامێ ئەو ئیمتیازژی نامێنن گروپێکی دیدێت یعنی دوێ مەسەلەدا ئەس چ پرزگرێکن وسا جددی نبینم ئەو کادرێن کولی چیەنە و بچن بگە دەرفەتێوان هەبێ بەگەرن ناوە جوواکێداژی ئەس باوەڕم دەدەمێکی کێمدا دشێن ئینتگرا ببن گەل جوواکێ و کارێ سیاسیژی بکەن ینی تەجروبە هەیە دوێ حرەکەتێداژێت شتێک و توژی بخۆ دزانی ژێ فەداکاریژی بەری هەر تشتی دێت و بڕاستیژی لە هەمبەر فاشیزمێ ئەv ڕێخستنە جوواکی یە سڤیل لە هەمبەر بێ فاشیزمێ ئەنجا ئەو شیانە خۆ بگرن ینی حرەکەتێن دی تورکیەدا کی لەسەر پیان مایە فتحوڵا گولەن هێندە گوتن وسا بەهێزە خۆ نەگرتن چمان ینی نەمان تەسفیە بوون لێ حرەکەتە کوردی لەسەر پیامایە ژبەرگو ئەو فەداکاری هەیە ئەو فەداکاری
نقطة أساسية بوي روبروبونا فاشيزمي يعني إنها أو ما يعني يكج أركن ما أو وقت من دسبيك داغوجي أم حساب جبوي بوبوليزما جفاكي ناكن أم حساب جبوي بوبوليزما بارتين سياسي ناكن حركتك تقاسي از بواج ببینم از وقاسي زيتر سردا هرمو رخنا بكم ده امتحانو صنافن شون روج بريانا هذا حركتك كردي قالك كان كماسيوي وسا دركتن مثلا بريز الجميل بايق دبجه او جلان دروشك حقوقي دانينا كو جما بخوازه ام تشك دينا مثلا يك يادني حمود دنيا نها إيروجي از من شان مالباتن كردن با كردي تنش شهيد ديوان أنا براستيجي أو جي جازنج ذكرن يعني قلتن أو حركة تشتكي جمران نابجة من قلت شو جوارا بيجي خو بيفاجي كي سيشار ما هي دبجنا برز بر أيدار دو قلت أفصالك دانستاندن بدولة تركيا راهنا و برز بر عيدان نفيدريا جبرات تشتكي نابجة يعني دفي واردة من لما برسيار كرد مروف يعني بتشتكي بر حساسة تمني وجران قشتي حفتي بين صالي كاك هوغر و أو كسانا كساعتين كريتيكن يعني اگر دمتي كرد أو بزيك شعر سرنبن ودرس كماسين بري نوين ورقرتين دوردا احتمال كرنا صابوت كرنا بيفاجوي تقدانا بيفاجوي شخوا جعلية دولة تيبا اسكيم نابي يعني احتمالك يوصل زيده هي دمي بيش دا احتمال دركون ام جبير لكن اف دولة صالة 1993 سرو كوماري خوب كشتيا جبوي بيفاجوي لما من برسيار كر يعني تشتكو مروف دي قد بكا دنافا جفاكي دا دنافا سياسة مداران دا هري داوية چيا مثلا زاني يعني اب بيفاجوين حساسا يعني بتايبت كو بريشي دوي بيفاجوي وصادا مثلا فتح الله جولاني جاء هناك تشت اشكرا كرن او دانستاندن اوسلو اشكرا كرن يعني او شهادتا هبالا ساكينة جانسيزو اوانا يعني تجدر كتن يعني دبي بيفاجوي دا يعني براسي از وساجي فهم كم كو اري دمك دريجه لهنا تشتنا بتايبت دا عليه كادرين جوريين وي حركته دا تشل اوروبا تش نافخو دا يعني بيوسا يعني او امانته نهينيان هبت يعني هما مروف وسا دفكري نبت هما لهرجيا باخفيتو اخابتنن كو نوختي وان بي نجيا وان بي مروف باخفيت اوا قالكي جرينجا يعني جبر بيجي قالك تشتاز باورم نهينينا لي جرينج الجورمن يعني اب بيفاجو كاكو دشيت دولات يعني فاشيزم الدولة يعني هم رجيمي وهم او باشن دولتي كو دخوازن برزگريك چاره سر يعني برزگريك بعالي وكي خوجي يعني بيجن چاره سري دكين لي تاكتيكي نزيق بن دوي واقعوانا لغور من قالكي جرينجا حركتا كردي نيت ليستكين او کو جوی پیواجو گاف پاش دا بابیشید از بخو لحرکتا لوی خباتا سویل یا د ناف جواکی دا راست روزانه دیگه لوی فاشیزم کو سکنیا و لسر پیمایا از امید من زیتر وی اویا کو اوه دشت لسر پیا بسکنی و پیش دا بچید يعني هجي بيج بكبيت يعني بخود أصل كردان دا جيشتي مرحلة كي جالكي بلين هجي مثلا بيويسا جالك كرد هنا أجر روشكي عشتية چه ببت بشرط چه ببت أجر عشتي جي نبت أم بيجين بشرط چه ببت خبات تشكداري نبت جوه نترسن كو بالترورتين تاوان بار كردن والنظام چي دي بين جال حركته وحتى جالك ترك جي انسان چپ و ديمقراط و ليبرالين ترك جي بين كيلكا في
حرەکەتێ و وسا ئەو خەبات پۆتەنسیێلەوی و هەیە خورتتر ببێ هەیە نەلاواز ببێت. کاک هۆگر پێش دەقێن داویە و پرسیارێ داویە کات شتێکیش بووی ئەو هەواڵێن نەتەوە پەرست ناسیۆنالیستجی ببێژە ینی ئەو هەواڵژی حەقیوان هەیە بەرسیفێ خۆ وەربگرن ینی ئەو دەبێژن بەلگیاوە چێک و جڤکە تورک هاتیە گۆڕتن ئانژی دەبێژن بێ چەک تشتێک گارانتی نایەکردن ئانژی دەبێژە ئەستەنێ کوردستان دەخوازم تشتێکی دنێ ناخوازم گەلۆ ئەم مەجبورن ینی دەناوە پەکێکێداژی ینی مرۆڤێن ناسیۆنالیست هەنا دەناوە دەم پارتیدا ژیانە ینی گەرەک مرۆڤ حیسابەوە وانژی بکە کەرەمکە وەک ینی مرۆڤ دەما چەک هەڵدەگریت ینی دەبێ ئامانجێک هەڵگرت نابێ چەکی هەیە و دەبێ فۆنکشنێکی وی هەبێت مرۆڤ دشێ بێژیت نها مرۆڤ بێ پرسێ بکات چەک نەها فۆنکسنێوی چییە مەسەن ئەگە بێژین وەک پاراستن مەسەلەن هێزێکی کو نەشێت قەیوم تێندانین تو نەشەی بسەکنینی تو نەشەی سیاست مەدارژ سیاستێ تێن دوورخستن تو نەشەی وێ بسەکنینی بێ هێزێ چەکدار خەلکێ سڤیل تێ کوشتن تو نەشەوی بسەکنینی هێرش هەر ڕۆژ سەر کوردستانە سووریە تێن کرن ئابوووریەوان هەر تشتیان تو نەشەی بسەکنینی یعنی ویدەمی ئەو چەک فۆنکسنێوی چییە یعنی تەنێ خۆپاراستنێ شخصیە ینی تەنێ بۆوەیە ویدەمیەوە گە خۆپاراستن بێ ئەبە ویدەمی مرۆڤ بۆچی بچەوێ چیە بۆی خۆ لە هەمبەر درۆنا بپارێزی دشێل جەیەکی دیژی بێ یعنی ئەس وێ پرسێ دکەم ینی ئەو چەک فۆنکسنێوی چییە ئەو هێزی چەکداری فۆنکسنێوی چییە تو نەشەی خاک ڕزگارکەی ئەبە هێلێ لۆجستیکی و ئەو ممکن نینە لە هەمبەر تورکیە ویدەمی ئەوە پرسە لێ ئەو ئینسان وسانە ینی تەنێ ینی ئەبە ئەم کورد چەک دەستمەدا بێ ینی ئەبە نۆرماڵەژی ینی ئەبە دێ عەقلێ ما هەمیاندا ئەبە چێبووە ینی ئەو قەناعەت چێبووە ینی هەموو لەناوە عەشیرەتە سوورچیاندا هەیە یەکێک و ئەگەر چەکێویژی نەبگەرێک خەنجەرێک لە پشت دەیوێ هەگەنا لەمێرە تشتێکی کللتوریە لێ ناو سیاستێدا دەڕەوشێکی وسادا دەبێ مرۆڤ سیاسی نزیک بێت لێ ئەو ئینسانێن کو وسا دەبێژن ینی کو ئەوە وەک دەبێن ئاژ بەتاڵە وەک ئەوە بارزانیە بەرەیە هەفتێ و چارە و ئەوە شکەستە و نزانم چییە ویدەمی ئەس دەبێژم وا ئینسانانە وا ینی خۆشیەوە مەسەن وا ئەف چییە چۆڵ دەبن قەندیل چۆڵ دەبێ وا ئەو جێ چۆڵ دەبن کە ئەو ئینسانێن دوێ باوەڕێدانە بشەڕێ چەکداری دشێن کوردستانێکی چێکەن بلا کەرەمکەن ویدەمی بچن جێ وا گەریلانە ئەگەر ئەو جێ ڤاڵا بوون و گەلێک چیە ژیانە و ئەنیاز باوەڕم چیە بەشێ هەممی ئەو ئینسانە هەنە ینی نەهاژی مەسەن لێ دیار بەکرێ بگرێ لە دەرسیمێ لێ چزانم لە بۆتانێ لە هەمی جیان چیا هەنە و گەریلا تێدانینە ئەنی ئەو ئینسانێن وسا دشێن بچن وا چیانە ینی بۆچینە هەنە کەس کوردستانێژی دخوازن نەها دەبێ پێواژەیەدا دەبێژن کوردستانژی تونەیە ئەوژی ینی دخوازن چاواچێکەن ینی بلا چێکەن ینی ئەز نابێژم بلا نەچێ بێت یان ناچێ بێت لێ ئەس وەک نێری ناخۆ ئەس نەها بێ پۆتەنسیێلێ نابینیم لێ ئینسانێک و وێ پۆتەنسیێلێ دەبینن دەبێت و حرەکەتجی بوو بکەن ینی دەبێ دهێلێ پراکتیکدا ئەنیە بە تەنێ بە ئاخافتن ناچێ بێت دەبێ پراکتیکێ ویژی مرۆڤ بجێ بینیت بۆکو بگات ئامانجا خۆ بەێ گەرەک سپاس کاک هۆگر ئەو تشتێک و ئیرۆما بەحسکردن دەستێ بەراویدا مرۆڤ دەکارێ هەنێک
بێگومان هەنێک کارەساتان ببینی لە کوردستان عراقیدا 30 ساڵە فدراسیۆنەکەیە و 20 ساڵە ئەو فدراسیۆن دەواری یاساییدا دەواری دەستوریدا بەجێ بووە سەر کۆماری عراقی بەردەوام کوردەکە وەزیری دەربە بەردەوام کوردەکە دەناوە عسکەردا دەناوە ئیستیخباراتدا دەناوە گەلێک سازیاندا بەردەوام هەفتەش وەزیر هەنا لێ تولێد نەڕێژی بەڕاستیژی ئەو یەک تو پرزگرێکێک دەناوە جڤاکە کوردی چارەسەر نەکردە تو پرزگرێکێک یعنی جڤاک پێش نەخستێ کولتور پێش نەخستە ئەس نەها بە شخصی گاڤک و دەخوازم گۆداری موزیک بکەم ئەس گۆداری موزیکە باکوور دکەم ئەس گۆداری موزیکە ڕۆژهەڵات دکەم و گەلک هونەرمەند و کەسایەتیژی من دیتنە دەبێژن خۆزیە بە هونەرە بە تام و چێژە هونەرە سەردەمێ سەدامدا یعنی ئەف نیشان دەدا و ئەو مۆدلن و بەڕاستیژی هاتنە جەڕباندن ئەو مۆدلێ دەوڵەتانەتەوی بەڕاستیژی ئەو ڕاستیەکە و نەکارنە دەناوە جڤاکێدا کارێکی باش بکەن و جڤاکێ پێش بخەن ئەو یەک نیشانە کو ئەم دەبینن و لە ناوە کورداندا ئەم دەبینن ئەم بەهێویەنە ئەو پێواژۆ بگێژە ئەنجامێکی باش کاک هۆگر ئەمێ دەمێ پێشدا زوو بە هەورابن ئەو پێواژۆگەرێکی گرنگە ئەمە لەسەر تەڤاییە پێواژێ بە هەورا ئاخەفت لێگەلێک ئالینوی جودا هەنا دەمێ پێشدا ئەم دکارن پارچەژی لەسەر باخن گەلێک سوپاس کوتە زێدەتری سەعاتێکی دەماخۆر داما حتا بەرنامەیەکی دەن سلااو ڕێز ji بۆی وە و ji بۆی هەمووی تەماشەڤانان گەلێک سوپاس بوتەژی هەوڵەهیوە سەرچاوە سلااو ڕێز بەرەی تەماشەڤانێژە ئەم بەوی ڕەنگی تێن داویە vê بەرنامێ لە کەرەما خۆش بیر نەکەن ئەو کەناڵە خوا کو بەزارەوێ کورمانجی و سۆرانی دەمەکی وسادا پەخش دکا و بەردەوام سندوقە ڕەش یا جڤاکێ یا پارتیان یا سیاسەتێ دەخوازە دەرباز بکە و حیسابەکە ji بۆی پۆپولیزمە جڤاکێ و پۆپولیزمە سیاسەتمەدارانژی ناکێ هەوڵ دەدا بە قاسی هەموو کەماسیان بە ئاواییەکی زانستیانە و ئۆبجکتیڤ مژاران هەر سەنگینە ئەم داخوازیە پشگیریاوە دکەن پێشگیریاوەژی ئەوە و ڤیددیوێنما ji hemû dostên hevalê xwe re bişîn heta bernameyekê din Silav û rêz dem baş gelek spas kak Hoger şev baş Silav û rêz سپاس